بە پێی ڕێنماییەکان یان سەنێویکەتم دێ یان سیارەکەت ئەدیسکەم. ئەو بۆ دەمامەکە نەبەستەوە بۆ دەستکێشی لە دەسانیە. بەس دوێنێ لێرە زیاتر لە 100 سیارە 100 ئۆتۆمبیل لێرە پێبژاردننی پێکراوە هەرێکی بەبڕی 100,000 دینار. مەسەلەی مەرگ و ژیانە پابندبوونەکە واتە ژیان پابندەبوونەکە واتە بڵاوکردنەوەی مەرگ بە کۆمەڵگەت. تو ئەو منداڵەتی نایتە دەرەوە ئێستا هیچ تاوانێکی نییە ئەو منداڵە لەگە خۆی نایتە دەرەوە بە هەموو شێوک تو مخالەفی بەخۆت لە دەوامی دەتوانانی ئەرچ خۆت جێبەجێ بکەی بگەڕێەوە ماڵ بەڵام سوڕاندنی گەڕانی خێزانت مەمنوعە. دەبێت زۆر ئاگاداری منداڵەکانتان بن چۆنە تو منداڵە سەر ئەو شەقامی دەپڕێنی بە کەسی لەگەڵ نییە. ئەی خێزان عملیات کریا کەس لەگەڵ نییە بەتەنیا هاتیە دەرەوە ئێستا سەنەویەکە لێ وەردەگرم بە پێی ڕێنمایەکان جەنابێت مخالفی بەشێ لە ئۆتۆمبیلەکان بە عکس دەڕۆن یاخود بە خێرایی دەڕۆن داوایان لێ دەکەین کە پابند یاسایەکانی هاتوچۆ بن. ترافیک لە وەڵقەیە باز لە سەرپێچیەکانی هاتوچۆ لە سەردەمی کۆرۆنا دەکات. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. لەم شارە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس هاتوچۆ قەدەغەکرا. ئەو بڕیارەش لە سەرفەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوو بۆ پاراستنی بەرژەوەندی گشتی. دوای ئەو بڕیارەش شەقام و ڕێگاکان چۆڵ بوون لە هاتوچۆی پیادەڕە و ئۆتۆمبیل. سەرڕای چۆڵی شەقام و ڕێگاکان و بێدەنگی شار لەلایەن هێزەکانی ناوخۆ ڕێکار و لێپێچینەوەی تون گیراوەتە بەر. سەرڕای ئەو هەموو ڕێکارە تند و بڵاو پێکردنی هێزەکان بەشێک لە خەڵک پابند نابن. ئەو کەسانەی پابند نابن و سەرپێچی دەکەن بەشێکیان ڕێگە پێدراون لەلایەن یەکەی داریەکان و هەندێکیشیان بێ ڕێگە پێدان بڕیار و ڕێنمایەکان دەشێنن جگە لە خەڵکانێک کە پیادەن و گوێڕایەڵا بن لە شۆستە و شەقامەکان کۆ دەبنەوە. ئیدی جۆرەها سەرپێچی ئەنجام دەدرێت لا لێخوڕین بەلاساری و ڕۆیشتن باڕاستەی پێچەوانە و شکاندنی بربەستی بەردینی و وەستانی قەدەغە و خێرایی لە ڕادەبەدەر. جیا لەو سەرپێچیانەش بەشێکی هاوڵاتیان بە مەبەستی گەشت و گوزار لەو بەهارەدا دەستنا سەیرانگاکان کە پێچەوانەی ڕێکار و ڕێنمایەکانی حکوومەتە. هێزەکانی ناوخۆش هەڵمەتی ڕاوەدونان و بڵاوە پێکردن ئەنجام دەدەن تا کۆ نەبنەوە چونکە هاتوچۆ هۆکارێکی سەرەکیە بۆ بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە چونکە بەریەککەوتن زیاد دەکات. تووشی سزا و پێبژاردن نەبن بۆ ئاگاداریتان ئۆتۆمبیلەکانتان لا دەستکاتان وەکەن. ترافیک دەست دەکات بە دۆداچوون بۆ سەرپێچی و دەستدرێژیانەی کە دەبێتە هۆی مەترسی لە سەرجان و سەلامەتی هاوڵاتیان و لەلایەکی تر دەبێتە هۆی کێشە و گرفت بۆ هێزەکانی ناوخۆ ستافەکانی تەندروستی و تیمەکانی فریاکەوتن کە بۆ هۆیەوە تا ئێستا 3 ئۆتۆمبیلی فریاکەوتن تووشی ڕووداوی هاتوچۆ بوون. ئەو کارتۆنە بۆ بەربۆتەوە کارتۆنە وڵی ئێستا بارمان کردو نازانم
باشە بۆ قینا ئەو کتابی ڕێگە پێدانێتەوە ئیشکالمانی لە کتابەکەت بەڵام بۆ نەت بەسۆتەوە بۆ دات نەپۆشیوە ئەی بۆی بۆ نهێنی ناگە بۆ پەنجەوانە لە دەست ناکەی خەنە تو یشی مارکت ناکەیدی بۆ بابەت نابی بەڕێنمایەتە دروستەکان لاکولی ئەمە ئێستا وەستێکت بۆ دەکەین باشە سەدانی بەڕێبەراتی 800,000 ئەو کاتە باش بەڕێز باشە بێت ئەو سارە بۆ ڕابێتەوە مناقشەی مەکە مناقشەی مەکە بەستێکی بۆکەن باشە بەستان لە شوێنی قەدەم پۆلیسی هاتوچۆ وەک بەشێکی سەرەکی لە وەرکەی لاستۆ گرتووە بۆ ڕاگررتنی هاتوچۆ لە ڕێگای مەفرەزەکان لێ پێچینەوە لە سەرپێچی کاران دەکات سەبارەت بە زۆربوونی سەرپێچی هاتوچۆ لە ڕۆژانی قەدەغی هاتوچۆ وتەبێژی هاتوچۆی هەولێر بۆ ترافیک ئەو گرفتانە باس دەکات پەیامی ئێمە وەک هاتوچۆ کە دەڵێن لە ماڵەکانتان بمێنەوە ئێمە لە بەرامبەر جانی خۆمان بەخت کردەوە لەسەر شەقامەکانین بۆ ئەوەی وا بکەین سەلامەتی لە بۆ هەموو خەڵک دەستەبەر بێتن خۆتان دەزان ئێستاەوەی کە هەیە ئەوە نییە بڵێ قەدەغی هاتوچۆ تەنها لە هەرێمی کوردستانیان لە هەولێرە یان لە شارێکە هەموو جیهان چۆتە سووری متبوون و پشووی وەرگرتووە ئەوەی لەبەر ئەوەی ئێستا دوژمنێک لە سەرتاپای جیهان شەڕێک دەکرێت کە دوژمنەکە دیار نییە و باشترین شەڕیش لەگەڵ ئەو دوژمنەوەی کە خۆت لە ماڵەکەت بشاریەوە چووکە لە کاتی ئێستادا ئەو زۆر بەهێزترە لە تۆ بۆیە شاردنەوە و دانیشتن لە ماڵەکەم باشترین چارەسەرە نەک ئەوەی کە قەرە باڵغیمان لە بۆ دروستکەی لەسەر شەقامەکان چووکە ئەو دوژمنە خۆی ئەوەی زانراوە توانای ڕۆیشتنی نییە زیاتری توانای مەترە گیان 2 مەترە قاچی نییە بەڵام کاتێک کە تۆ بە ئۆتۆمبیلەکە دەیگوازیەوە دەتوانانی چەندی کیلۆمەتر بیبەی لەو کاتەش ئەو ئازیزانەوە ئەو خۆشەویستانە ئەو هەوڵاتیانێکە لەگرتن تووشی ئەو ڤایرۆسیان پێ لەوانەیە ئەو مەسلەی پابندبوونە مەسلەی مەرگ و ژیانە پابندبوونەکە واتە ژیان پابندەبوونەکە واتە بڵاوکردنەوەی مەرگ بە کۆمەڵگەت ڕاستە تۆ ڕێگا پێدراوی لە بۆ ئەوەی کە یاسایەک بشتێنی وە شمور نەکاتن بەڵام یاسا سەرچەکە کە یاسای هاتووە دەبێت بە بەردەوام لەسەری پابند بچووکە ڕاستە جوڵەکەمە بەڵام بای ئەوە هەیە کە ڕووداوی چاچۆ دەکەوێتەوە لە ئەنجامی ئەو سەرپێچیە ئەوانش کە ڕێگا پێدراون پێویستە بەپێی یاساکەن مامەڵە بکەن نەک بچن بە ئاراستەی پێچەوانە بڕۆن یاخود لەسەر ترافیکەکان نەوەستن یاخود هەندێکیانێ لە ناوەندی شەقامەکان ڕادەوەستن چووکەمە لە حالەتەش ئیزراعاتیان لەگە دەکەین هەموو ڕێکارانە لەلایەن هێزانامنیەکانەوە گیراونەتە بەر بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و پێشگیریە لە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لەو وەرگەدا تەواوی هێزەکانی ناوخۆ لە ئاسایش و پێشمەرگە و پۆلیس بەشدارن. دەچینە قایمقامێتی هەولێر نەبەس عەبدولحەمید قایمقامی هەولێر باس لە سزای سەرپێچی کاران دەکات. بەڕێز سەرۆکی حکوومەت لە دوایین پەیامیدا باز لەوە دەکات کەوا دەبی ئیزراعاتی تون بەرامبەر سەرپێچی کاران بکرێتن. سەرپێچی کار چییە؟ ئەو کەسانەی کەوا پابەندی ڕێنماییە تەندروستیەکان نابن، ئەو کەسانەی کەوا بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ وەکو خۆی جێبەجێ ناکەن پێشێلکردنی بڕیاری قەدەغەی هاتوچۆکردن دەکەن لە شوێنەکان کە ڕێگە پێدراونیە شوێنی دەکەنەوە ئەوانە هەمووی بە سەرپێچی کار. بۆیە ئەوانە ئێمە دەستکراوەینە هەموو هێزەکانی ناوخۆ دەستکراوەنەکەەوە ئیزراعات لەگەڵ ئەو کەسانە بکرێتن بە تونترین شێوە لەبەر بەرژەوەندی گشتی. بۆیە پێویستە هەموو کەسێک لەلایەن خۆیەوە بە وردی لێکۆڵینەوە لەگەر ئەو کەسانە بکە کە ڕێگەشیان پێدراوەکە لەسەر شەقامە. ئەگەر بێت و هاوڵاتیان پابند بن ئەوە بە ڕاشکاوەنە دەڵێم زۆر لە مەترسی و ڤایرۆسە دوور دەکەینەوە بە ڕێژەیەکی باش. بەڵام ئەگەر پابند نەبن
ئەوە بڵاوبوونەوەکەی خێراتر دەبیتن لەبەرەوەی دەگوازرێتەوە بە شێوەیەکی بەپەلا بڵاوبوونەکەی خێراتر دەبیتن مەترسیەکەی زیاتر دەبیتن ئەو هەنگاوانەی گیراونە بەریش لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە دڵنیاییەوە هاتنی ئەو ڤایرۆسە یاخود تەشەنەکردنی زۆر تاخیر کرد. ئەو هێزانە هەموو هەوڵیان پاراستی هاوڵاتیانە تا پارێزراو بن لە مەترسیە و ڤایرۆسەی کە سەدان هەزار قوربانی ڕووداوی هاتوچۆ کە ساڵانە دروست دەبێت لە بیری هەمووانی بردەوە. ئێستا هەمووان لە بیری خۆپارێزین لەو ڤایرۆسە مەترسیدارە کە هەموو جیهان ڕوبەڕووی وەستاوە. سەرڕای ئەو هەموو ئامۆژگاری و ڕێنمایە بەشێکی خەڵکی لە مەترسیە و ڤایرۆسە تێناکەن و خێزانەکانیان پشتگوێ خستووە. ئێرە شەقامی 6 مەتری هەولێرە. چەند منداڵێک لە ناوڕاستی و شەقامە دەبینرێن کە بێکەلوپەلی خۆپارێزی یاری دەکەن. پۆلیسەکان کاروانەکەیان دەوەستێن و چاودێریە و منداڵانە دەکەن و بە سەلامەتی دایان پەڕێنەوە و دایاندەنە دەستکەس و کاریان. منداڵانی تازەی بوون براگەداری منداڵەکانتان بن باشە شخصی وەکو قەڵەباغا وانە خۆسە لەو کاتێکدا دەپەڕیتەوە سیارە بێت لە منداڵەکانتان دەدا دووش دەبێت زۆر ئاگاداری منداڵەکانتان بن چۆنە تۆ منداڵ لەسەر ئەو شەقامی دەپەڕێنی بە کەسی لەگەڵ نییە ئێستا منعتەجەویلە بەڵام خەڵەباڵت بێت سیارە لیان دەدا دەبێت زۆر ئاگاداری منداڵەکان ڕێنمایەتە دووسەکان جێبەجێکن دووش نەماسێک نەدەستکێش هیچیان پێ نیەمە بەڕاستی نابێت باشە ئاگاداری منداڵەکانتان من باشە برا ئێمە پڕانمانەوە کەسی لێ نەبوو چونکە لەو حاڵەتە شخصی بۆ قەڵەباغا ئێسحاق بێت پۆلیسی هاتوچۆ دێت جوێلێ لەو لەحزەی ئەوە ناگەت لەو کاتێک سیارە لیان دەدات باشە زۆر ئاگاداری منداڵەکانتان من باشە برا دووش ڤایرۆسی کۆرۆنایە دەبێت نابێت لە ماڵەکان بێنە دەرەوە لە ماڵەکانی بەتە من مناڵی ئەوە ئەو ڕەفتارەی گەورە و منداڵان پێچەوانەی مانەوە لە ماڵەوە قەدەغەی هاتوچۆیە. دوای چەند کاژمێرێک لە گەڕان و چاودێری دۆخی شەقامەکان سەرڕای قەدەغەی هاتوچۆ بەشێک لە شۆفێران بە پێچەوانەی ڕێگا لێخوڕین ئەنجام دەدەن. خێر بێ برا باشی ئەم کاتۆ باشی برا بۆ حەکزیت والله سيدي وازبو لو إليه لفلكي كوتشي عزيزي من تو نبو فرعي دوي واس تورو سايت هاتوي والله سيدي داولي بنك أم نمزاني أو على بيشتري شهر هابو أنا ممنوع برا تورو سايت وأخونا قصير توش عادي سكبي يا برا بركة سالك بيخوي لي داي والله سيدي نمزاني والله زۆربەی و شۆفێرانەشی ڕێگە پێدراون ئەو ڕێگە پێدانش بۆ دەستدرێژی بۆ سەر شەقام بەکاردەهێنن. هەموو هێزەکان 24 کاتژمێر لارەکدان هەموو هەوڵ و ماندووبوونیش دەگەڕێتەوە بۆ پابەتبوونی بەشێکی زۆر لە شۆفێران و خەڵکی. باشی بڕێت بۆ سایدی خۆتگۆڕی بۆ هاتیۆم بەرێ براجان تۆ حەکە ساتووی باشە تۆ حەکە ساتووی ئەو کاتۆ باش بڕێت باشی برا بۆ حەکە ساتیت بۆ حەکە ساتیت بۆ حەکە ساتی بڕیەوە ئەو سەرپێچیانەش لە ناوە و دەرەوەی شار دەبیندرێت تا ئێستا دەست بەسەر سەدان ئۆتۆمبیل و ساڵیانە و مۆڵەتی شۆفێری داگیراوە کە لە ئەنجامی ئەو سەرپێچی و پابەت نەبوون با بڕیار و ڕێنمایەکانی حکوومەت و هێزەکانی ناوخۆ سزایان بۆ تۆمار کراوە. کۆ ئیجازەت کۆ بۆ حەکە ساتی بۆ برا بۆ حەکە والله وەستێکی بۆ برا وەستێکی بۆ بکەن باشە ڕێگە پێدانێت هەیە ئەی چی ڕێگە پێدانێت هەیە والله بس لافتين ئەی بۆ شوێنی سیازی انا هو خواتين ده لكن حرس بنجسلي حرس بنجسلي بس خواتين ده خۆ بێ زەحمەت لێ ڕێگە نازاني منعتەجەویلە ماما ممنوعة بەڵێ
منعت جوني ممنوع كسب بيته قلبي يوراك إجازة سنة تمام ببينا باشا أي كنت شون ببي إجازة سنة ببي كتاب الرقة بيدان أم بس بجانب دخول ماركتتي أن عسكري لقرب والتلفون لك عملوا شريك والله داول اللي مرتاح لك أو ساري عجز كان أي إجازة سنة يتو ليس بينا إجازة قوية عندها زيارة هو كم زور تابي الرقة بيدان تيا داو شركة بس تشوف له أسواق لكن حرس ما دبيني دايرة باشا حجز لكن سداني دايرة باشا بفوز ربينا وسار أنا برنا دايرة باگوێرەی ئاماری هاتوچۆی هەولێر زیاتر لە 3000 بەڵگەنامە دەستی بەسەردا گیراوە نزیکەی 230 ئۆتۆمبیل ڕەوانەی گۆڕەپانی دەست بەسەردا گرتن کراون زیاتر لە 6 ماتۆرسیل دەستیان بەسەردا گیراوە سەرپێچی کارانیش لە ڕێگەی SMS 3236 ناوی سزادرا تۆمار کراون. ڕێپێدانت پێ ئیجازە سەنەویم دێ باشە کاکە ئیجازەکەم دێ بڕۆبینەوە وەرەوە ئەوە نایتونە گەنجە دەرێت ئەتو ئیجازە خۆ ئیجازە ئایا ئیجازە کن بڕۆ مافەقەکەت بێنە كاكا منهم هم من سيارة هێزەکانی ناوخۆ پۆلیس یادوچۆ لەسەر جەم بازگە و خاڵەکانی پشکنین لێپێچینەوە لەو شۆفێرانە دەکەن کە قادەخەی هاتوچۆ دەشێن و سەرپێچی ئەنجام دەدەن. ولا داروا مالك بس ما عندنا دارس نفسي سري ساعه بخير بين باش مالك مو دبسون الشمال لازم دبسون ممنوعه قدقيه يكتب بالك دبسون قدقيه لما بابيان دبسون شيء حاول ضروري بيوستي اذا وصلنا دي ئەو هەموو بازگە و هێزانە ئامانجیان کەمکردنەوەی بەرکەوتن و ڕێگریە لە زۆربوونی قوربانیانی ئەو ڤایرۆسە بەڵام لە بەرامبەردا بەشێک لە شۆفێران سەرپێچی دەکەن. سەبارەت بە ئەو مەناتە جەولەی کە ئێستا هەیە ئۆتۆمبیلانەی کە ڕێگە پێدراون ئێمە ڕێگەمان پێیانداوە جەماعەتی سەحەنە ناخۆنە ئەو ئۆتۆمبیلانێکەوە خواردەمەنی و سوتەمەنی تەوزیع دەکەن لەلایەن لەزنەی پارێزگا و ڕێگەیان پێدراوە ئێمە ڕێگەیان پێ دەدەین کە ئیش و کاری خۆیان جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە بەشێکی کەم لە خەڵک دەرچوونە ئێمەش سزایانمانداوە و گەڕاندوێتمانەوە ماڵی خۆیان هەروەها لەبەر شەقامەکان چۆلن بەشێک لە ئۆتۆمبیلەکان بە عکس دەڕۆن یاخود بە خێرایی دەڕۆن داوایان لێ دەکەین کە پابەند یاسایەکانی هاتوچۆ بن هەروەها ئەو ئۆتۆمبیلانی کە ڕێگە پێدراوشن بە جێرەی یاسای هاتوچۆ ئۆتۆمبیل لێ بخڕۆنێک لەبەرەوەی شەقامەکە چۆ لە خێرا بڕۆن و تووشی پێکدادان و کارەساتی تر ببن. إجازتان فيها؟ قالوا الراجل خدمت راس بدري كم سعره؟ دبروا بقرة وزد ندري بعائلي بس ندري ويا غير الدريه جاز سنه كتمان دي کاکە بەخێر بێت ئەو بۆ دەمامەکە نەبەستەوە بۆ دەستکێشی لە دەسانیە شیوان نابێت ئەو نەخۆش نابێ عایلە نابێ پێت خۆشە ئێستا وەستەتی بۆکەین پێش خۆشنی فەرموالێرە بگەڕێەوە یاڵە دێ بگەڕێنە ئەو ڕێگەی بۆ بکەرەوە با بگەڕێتەوە کاکە ڕێگەی بۆ بکەن با بگەڕێتەوە لەکوێ هاتی بگەڕێەوە بۆ ئەوێ فۆرمی ڕێگە پێدراوتان پێبێت نەک ئەو باجە تەنیا بۆ یەک شخصە نابێت کەسی کەی لەگەڵا بێت. بەڕێوەبەری بەشی یاسایی هاتوچۆی هەولێر بۆ ترافیک
باس لە سزای 1 ڕۆژ دەکات بیانوی ئەو کەسانەش نیشان دەدات کێ دەیەوێت سەرپێچیکردنی خۆیان بە بڕیارەکان دابپۆشن. بەداخەوا بینین هەندێک لە شۆفێران وەکو پێویست پابەت نابن بەو ڕێنمایانی کە دەرکراوە چ لە وەزارەتی ناوخۆبەیە لە وەزارەتی تەندروستی یا لە لایەن پارێزگاری هەولێرەوە ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی هاتووی هەولێر دەستمان کردووە بە وەرگرتنی ڕێکاری یاسایی بەرامبەر هەر شۆفێر و ئۆتۆمبیلێک کە پابەت نابێ بە یاساوە پابەت نەبوون چییە لە ئێستاە بەو یاسا وە کۆمولایەک لە دەستگاکانی ڕاگەیاندن بینیوتانە هەر کەسێک بۆ جاری یەکەم دەستگیر بکرێتە دەرەوە بڕی 100,000 دینار غرامە ئاکرێت لە دوایی شابێتە بڕی 300,000 دینار ئەکرێت جەنابتان بچن سەردانی بەشی دەست بەسەراگرتن بکەن بەس دوێنێ لێرە زیاتر لە 100 سیارە 100 ئۆتۆمبیل لێرە پێبژاردننی پێکراوە هەرێکی بە بڕی 100,000 دینار هەندێک لە شۆفێران ئەو شوێنانەی کە پۆلیسی هاتوچۆی لێ نییە یا کامێرەکانیش ناکە یاخود تێپەڕینی پێداکەم بۆتەوە بە حکمی ئەو بارودۆخە ئەبینم بە ئاراستەی پێچەوانەوە یا سەرپێچیەکان کێنە دەرەوە هەمووی بە سەرپێچیە ڕۆن ئەگەر ئەمڕۆ سەیری جیازی ئێسەکەی من بکەی چەند کەسێکم لە ڕووی پێچەوانە بە ئاراستەی پێچەوانە کە ڕۆیشتووە هەمویان پێبژاردن پێکردونێکی بە بڕی 50,000 دینار. ترافیک بۆ دەرخستنی ئەو ڕاستی کە بابەتی پابەندبوونی شۆفێرانە لەگەڵ هێزەکانی یاسایشی هەولێر ئەو بارودۆخە چاودێری دەکەن. هێزەکان ئامادە دەکرێن و چەند مەفرەزێک دەردەچن ئیدی دەست دەکەن بە گەڕان و چاودێری ڕەوشی قەدەغی هاتوچۆ. لەو ئەرکە دەیان ئۆتۆمبیل سزای یاسایی دەدرێن کە و سەرپێچیانەش بۆ پابەت نەبوون بە بڕیارەکان دەگەڕێتەوە. زۆر جاریش ئەوانەی ڕێگە پێدانیان هەیە پێچەوانی ناوەڕۆکی و ڕێگە پێدانە ڕەفتار دەکەن بۆیە سزا دەدرێن. ئەو لێکۆڵینەوە لێ پێچینەوە بۆ پاراستنی ئەوانە و کەسانی دەوروبەریان بەرژەوەندی گشتیە. سەرەتا دەستینە نێو چەند گەڕەکێک لێرە خەڵک بەباشی پابەندە و لە ماڵەکانیان نایانە دەرەوە. دوایی چەند خولەکێک لە شەقامی 6 مەتری دەست دەکەن بە ڕاپەڕاندنی ئەو ئەرکەی پێیان ڕاست پێدراوە. ئەو کاتت باش بەڕێزە سەلامەت فەرمو کاکتۆ باشی بەڕێزم سەلامەتی خێر مامۆستا لە دەرەوەی بەڵام بە پێی ڕێنماییەکان مەمنوعە هەیناکە بەس مەمنوعە نابیت یعنی هەنجا ئەوەمان کردیە کە ڕێنماییماندایە نابیت زەحمەت نەبی سەنەویەکە چکات بە پێی ڕێنماییەکان بە هەمونەوە ئەچی مەمنوعە هاتنە چۆ یعنی بەخۆت لە دەوامی دەتوانانی ئەرچ خۆت جێبەجێ بکەی بگەڕێەوە ماڵ بەڵام سوڕاندنی گەڕانی خێزانت مەمنوعانەکە فەرموو بکە تەبقیەکانێکە. جەنابەت عملیات دێ و پابەندی ڕێنماییەکان نەبووی هاتیە دەرەوە سیارەش لێ دەخۆڕی لە هەمان کاتدا ئەی خێزان عملیات کریا کەس لەگەر نییە بەتەنیا هاتیە دەرەوە سەنەویەکە لێ وەردەگرم بە پێی ڕێنماییەکان جەنابەت مەخالفی وەسڵ لۆ دەکەین ئەگەر جەنابەت پێشمەرگە بە ئێستا سەربازی دەبوو لە کاتی ئەرەک دەبووی بۆ ئەخە لە ئەرکدانی نایبێ سەر شەقام کاکەجان خەی ناکەێت دەوازنی شتەکانی خۆت بە پەیوەندی و بە شتەکان ڕایی پێ ئەوڕۆکە سەنەوەکەتمان دێ بەڕێزم بە پێی ڕێنماییەکان تو سەرپێچیت کە دێوەستی ئەوت بۆ دەکرێتن هەتا و کاتی دەوام دەبیتەوە دادە لە چی بێ زەحمەت قەی ناکە تەمەشای ئەوە بەخۆی کارمەدی تەندروستیە سەرچاوە بەڵام منداڵەکانت بەخۆت یان ئەوە بەخۆت قەی ناهاتوو چی پێ دەکەن بەڵام منداڵەکان لۆ برایەکەم تەمەشای بەڕێزم ئەمێن تەمەشای لە بۆ سەلامەتین گوێ مادەم بەخۆت لە تەندروستی دەوام دەکەی لەوانەیە لەم باشتر ڕێنماییەکەم بزانی زەحمەت نەبی سەنەویەکەتمان دێ بە پێی ڕێنماییەکان یان سەنەویەکەتم دێ یان سیارەکەت ئەدزکەم
ئەومان پێ وەسلەکە ئێستا سەرەوەیەکمان دێ بەڕێزم ئێستا کاتی مۆتەونی ئەو بزانام هیچ مرەتەباتێک لە شەڕی نەکرێتەوە بەرێ تێک و هەموو شتمانی کە دەستبێنەوە لە قایم کامەلیان وەسڵی ڕێگە پێدانت وەسڵی ڕێگە پێدانی پار مەحافەزە ئەوش ئێستا بەزنیان نەکە دۆڕە لە سبێنەوە لەوێمە سەنەوەیەکەتمان دێ کاکەجەم ئەتوو ئەو سیارە بەکاردەینی لەبەرچی لەبەروەی ئەو سیارانە زیاتر مۆڵەتیان هەیە شتەکان دەگەن لە مارکێتەکان و سەیدەریەکان ئێستا جەنابەت بە پێ ڕێنمایەکان مخالفی بە پێ ڕێنماییەکان تو مخالفی بێزەحمە سەنەوەیەکەتمان بدێ بەڕێزم بۆی بە پێی یاسا ئەتوو مخالفی وەصل لۆ دەکەم تا ئەو کاتەی خەبەر دەدەنەوە لا دەناوەچی باشە بەڕێزم بەشێک لەو شۆفێرانە ڕێگە پێدانیانەوە گرتووە بێەوەی پێویست بێت لە شەقامەکان دەسوڕێنەوە دەیان سزا تۆمارکران ئوستاز تو مخالفی هێڵی گەرم 122 ئاگادار کار دەکاتەوە لە هەر شوێنێک بیتن لە هەر حالەتێک بێ یارمەتەنە دووش تو ئەو منداڵەتی نایتە دەرەوە ئێستا هیچ تاوانێکی نییە ئەو منداڵە لەگە خۆی نایتە دەرەوە بە هەموو شێوک تو مخالفی سەنەوەیەکمان بدێ بەڕێزم کاکنەبەس ئێستا کاکنەبەس بزانیتن ئەو ڕێنمایە لۆ تەکسیە جەنابێت بە تەنێ لەو شەستی دەسوڕێەوە چەند جارێک دەکەوێ نامەفرەسەکە پێشکەوتنی بەشە مخالفەت لە نعلت لە کەفەت لە کەمامەت لە هیچ تەندروستی تەواو نیە هەر کاتەش پەیوەندیمان پێوە کردیەوە ئەمە ئەوەی لەجێڕینەوە قامنی ڕۆمەتی دەگەێنێ کاتو ساق تەکسی بەخۆی سەنەیم دایتێ ترافیک لە کۆتایی ناوێت قوربانی بەهۆی و ڤایرۆسە مەترسیدارە بگاتە ڕێژەی قوربانیانی هاتوچۆ چونکە لەلایەکە ڕووداوەکانی هاتوچۆ هەڕەشەن لەسەر مرۆڤایەتی لە هەمان کاتدا بڵاوبوونەوەی ڤایرۆسەش ئەو مەترسی و هەڕەشەی زیاتر کردووە بۆیە گەر بمانەوێت پارێزراو بین دەبێت پابند بین بە ڕێنمای و بڕیارەکانی حکوومەت.